کەواتان جۆ لێ بووە کە ئەو لە ئێران و من لێرەم ئەو شتەوانیە من بەهۆی ئیشەکەم 10 ساعت لە پای کۆمپیوتەرەکەم دانیشتم خەریکی ئیشم ئاگام لە کاتنی ئاگام لەو نیە برسیم بوو تونیم بوو ساڵم بینەران ئازیزان تولی 4 ساڵ ئەفشین شکری میوانی ئەم جارەی پرۆگرامی نۆ کۆمنتە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن بزانین وەڵامی بۆ کۆمنتەکانی ئێوە چی دەبێت بەخێر بێت کاگە بچین زۆر سپاس شاوەخان سڵاوتان لەبێ مەمنونم ماڵەکەمان چۆنە ئیستودیۆیەکی جوان ئەنەرژیەکی باش سەرەتا پیرۆزبایتان لێکم بۆ ئیستودیۆ جوانەکەتان پرۆگرامێکی زۆر زۆر کوالیتی و گەرممانە بیشەڵڵا ئەمڕۆکەوە جا من نۆ پرسیارم بۆ داناوی کەتومەتی مەکە و پێم مەبڕە و مەڵێ ئەوەم ناوی ئەوە نینەوە باشە باش باکسەر دەست پێ بکەین ئەڵێن فەرق و جیاوازێکی لە بینی گۆرانی بێژەکانە ئەو ئیشانەی ئەو کوالیتیی کە بۆ هەردی لەگەڵ هەڵوێستێکی لەگەڵ ئیشەکانی تر جیاوازە بۆ هونەرمەندەکانی تریەکەیت وەکو هیچ پرۆدیسەرێک ناتوانێت بڵێ من فەرق دانم بینی ئیشەکانم بۆ نمونە یەکەم شت ئیشەکە بۆ خۆمەکەم ئەو ئەرەنجەی کە یەکەم ئەو موسیقای کە یەکەم بۆ ناوی خۆمی یەکەم کەواتە من ناتوانم فەرق و جیاوازی دانێم ئۆکەی لەوانەیە وەکو برادەرایەتی وەکو سەمیمیەت وەکو زۆر پێکەوە بوون بۆتە هۆی ئەوەی کە زیاتر لە سەلیقەی یەکترین تێبگەین بۆ نمونەگەر ئیشێکی من و کاکاڵوێس یا من و کاکردیە هەنێک دۆست و برادر ئەزیزترم ئەگەر تۆزێک لەوانەیە بڵێن باشتر دەرەچەی ئەوەیە کە باشتر یەک ئەناسین باشتر تێکەڵاو یەک بووین بۆ نمونە من سەلیقەی هەردی ئەزانم چییە هەڵوێست ئەزانم چییە زووتر ئەگەم بەو نەتیجەی کە چی ئیشێک بکەین تەنها ئەوەیە ئەینە هیچ فەرق و جیاوازیەک نابێ هەبێت ئەگەر هەبێ خیانەتە لە ئیشی خۆم باش با بچین لێ پرسیارانەی کە تۆ حەزت لێنێ و من حەزم لێ زۆر چاکە مەجبوریش نیە جواب بدەینەوە هاوسەرەکەتت زۆر خۆشەوە خوا لە یەکتان نەکە سپاس دەکەم مەکی دوایە ئەو لە ئێران تۆ لێرە کەی ئەم دووریە کۆتاییە ئەوەی کە ئەڵێن کەواتان جۆ لێ بووە کە ئەو لە ئێران و من لێرەم ئەو شتەوانیە من بەهۆی ئیشەکەم لەوانەیە 2 هەفتە لە کوردستان بم 2 هەفتە لە ئێران بم 2 هەفتە لە تورکیا بم 2 هەفتە لە ئەوروپا بم ئەو سەفەرانەی کە کاتمان هەیە و گونجاوە پێکەوە ئەڕۆین ئەوانەی کە هەست بەوە بکەم کە ماندوو ئەبێ یان ئیشەکانم کە لە سەفەرەکەمە ناتوانم این کاتی باشی بۆ دابنێم وام پێ باشترە ئیسراحەتی خۆی بکات لە ماڵ و خەریکی ئیشەکاری خۆی بێت باش پێم بڵێ سەر تۆ کامیانی گۆرانی بێژ ئاوازدانەر میوزیسیان پێشکەشکار میوزیسیان ینی ئەڕێنجکردن بۆ من چێژی لە هەمویان زیاترە چونکە هەنێک جاردا ئەنیشم 10 ساعت لە پای کۆمپیوتەرەکەم دانیشتم خەریکی ئیشم ئاگام لە کاتنی ئاگام لەو نیە برسیم بوو تونیم بوو کۆنای بێژی وەکو سەلیقە وەکو حەزێکی بچووک پێشکەشکاریش بەڕاستی شتێکی زۆر دنیایەکی زۆر گەورە و بەسیع ئەوەندە ئاسان نییە من بەخۆم بڵم پێشکەشکار موزیسیان هەڵە بژێرم ئەی دەنگ و باسی بەرنامەکە چۆنە بەرنامەکە لەخوا بە زیاد بێ باشە ئەو هەدەفەی کە هەمان بوو بۆ ناساندنی گەنجە تازەکان بەڕاستی دەورێکی زۆری بینی هەنێک گەنج بوو کە دەنگیان بە جۆی خەڵک نەگەیشت بوو لە پرۆگرامی ئەمە توانیان بە کوالیتێکی زۆر زۆر باشتا بەزن لەخوا بە زیاد بە هێوادارم کە خەڵکیش پاڵپشتی بکەن سەری پرۆگرامەکە بکەن هەموو شتێک باشە بێشەڵە هەری شتێک کە دەست پێەکەی ماوەیەکی پێچێ کە تۆ بگەی بە هەدەف ئەڵێن زیاتر لە 500 بەرهەمەت هەیە ئەم شتە وایە بەڵێ لەخوا بە زیاد بە یەکەم پیربوومە بەرهەمەکانمە یەکەم بەرهەمت لە بیرەکان بەرهەمە بکردت یەکەم بەرهەمێکی کە بۆ کوردستانمان کرد بێت بۆ هونەرمەندێکی نێو کوردستان بێت وا بزانم دکتور ڕەوا بوو مەجموعەیەک ئیشمان هەبوو ئەو کاتە بۆ گۆرانین بێژ قات و فرمێسک کاگڕەوە کاک هەڵوێست بەم سێ ئیشە و دەستمان پێ کرد هاتنمان بۆ کوردستان جوان جوان بیرمە ئیشەکانیش جوان بوون دو هەمین کاریانت چییە؟ ئەخیری شێکە 200 ئیشم کردو نازانم خۆ ئاخیر ئیشیان کۆتا ئیشمە حالیان کۆتا ئیشم لەگەڵ 6 گۆرایان بێژ خەریکی میشەکەم ئیتر زۆرن باش مەهابات ئازربایجان تاران سلێمانی گەیشتن ئازربایجانی هەولێر
ئەم هەموو شوێن گۆڕینە بۆچی؟ یەکەم شت ناسنامەی من نووسراوە لە دایک بووی مەهاباد زۆر شوێن بە تازیش جۆم لێ بوو ئەڵێن ئازەریە و کورد نیێ و ئەم شتانە خۆم خەڵکی مەهابادم دایکم خەڵکی مەهابادە باوکم خەڵکی سەقزە لە ئازربایجان گەورە بووم یانی لەوێ دەرسمان خوێندەوە مەکتەب چوین و لە نیوەی ژیانمانە گەڕاینەوە بۆ تاران دوایی هاتینەوە مەهاباد دوای هاتینە کوردستان بە تەمەنەکەم زۆروا سێرم بکە ماشەڵا گەنج دیارە بەس ئیتر نەڵێ کە تەمەنەکەیان پێوتیم بڕوا ناکەم ئەو تەمەنە بێ 44 ساڵم بینەران ئازیزان 44 ساڵ یاخواتە من درێژبی بمێنی بۆمانی شەڵا ئەو مەسلەی ئەوەی کە ئەڵەی چەند شوێنت گۆڕیوە یەکەم شت سپاس بۆ خواکەم کە چەند شوێنم گۆڕیوە بۆ لە هەر شوێنێک تەجربەی خۆم وەرگرتووە هەم وەکو موسیقا بۆ نمونە ئێستا موسیقای ئازربایجان ئەناسم موسیقای فارس ئەناسم موسیقای تورک ئەناسم کە بۆ موسیقای زمانی دایکی خۆم ئەتوانم ینی پێکەوە کەڵەرێک دروست بکەم جوانکاری بکەم بەکاری بێنم ئەم شتانە زەربەی لە من نەدا ئەم شتانە یارمەتی دەری من بۆیە کە ئیشەکەم بتوانم گەورەتر بکەم و شتی باشتر پێشکەش بکەم باشە وەکو کولتوریش تۆ هەر خۆشە هەنێک زمانی زیادی ئەزانی هەنێک کولتوری زیادی ئەناسی هەموو شتان ئەوەیە بەس ئەفشین شکری خەڵکی شاری مەهاباد دوێتە زۆرە لەگەڵ هونەرمەندەکان و گۆرانی بێژەکان ڕاستە ئاڵێن مەرجت لەگەڵیان ئەوەیە کە کاریان بۆکەی خۆشت گۆرانیان لەگەڵا بڵێ ناشتیوان نییە بۆ ینی هەنێک لە دوێتەکانمان گۆرانێکم حەز لەیە باشە ئەبینی گۆرانێکە بۆ خۆم دانراوە گۆرانی بێژەکە جۆی لێ بێڵە وڵا ئەمەوێ ئێڵە منیش حەزم لەیە ئۆکێ با پێکەوە بیڵین هەنێکی ئەوەیە هەنێک جار برادر تا دێتە ئەوێ داوا کە دوێت لەگەڵ بکە وەکو شخصیات حەزم لێتی وەکو براتێت حەزم لێتی وەکو دەنگ حەزم لێتی دوێتەکە ئەەکەم بە ئام حەزم لە مەسلەی هاوکاریە بۆ گۆرانی وتنیش بۆ موسیقاش بۆ هەموو شتێک من حەزم لە مەسلەی هاوکاریە چێژی لێ ئەبینم ئەجینا هیچ ئەوە نییە بڵێ من مەسەر لەگەڵ تۆ دوێتەکەم لە بەرۆی کە من پێی بەناوبانگم یا تۆ پێی بەناوە شتە نیە هەر کەسێک بە ئەندازی خۆی نێوبانگی هەیە بۆ من چاوەڕێی ئەوە نیم ئەفشی شکرێکی زۆر ئینتەرناشناڵ دروست بێت و نەکاتی ئەوەم هەیە و نە چاوەڕێی ئەوەم نە حەزم لەوەیە کە زۆر 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 گۆرە بم چوارچێوێکی نۆرماڵت هەبێت بێ سەرێشە بە ئەو شتانێک کە حەزت لێتی ژیانی خودت بەرداوام بکەیت من ئاوابیری لێکەمەوە باش کاری زۆرت هەیە ئەگەر بڵین ئێسا بێ هەموو بەرهەمەکانت بسڕیتەوە تەنها یەک دانە بهێڵیتەوە کاما هێڵیتەوە خۆرسا ئەتوانم دەبەر هەم ناوبەرم کە هەردەی ڕاگرم بەس ئەوە بهێڵیتەوە هەنێک لە ئاواز و تێکستەکان لەگەڵی ژیاوی ئەو کاتێککە نووسیوتە بۆ ئەو هۆکارێک کە ئەو دەقەیە هەت بووە ئەو چیرۆکەی کە ئەو دەقەی هەت بووە لەگەڵی ژیاوی وە لە مێشکتا لە دڵ تا ماوەتەوە ئێستا ئۆکەی لەوانەیە و قسەی من زۆر شعار بێکە ئەڵێن ئیشەکانم وەکو مناڵەکانم وان بەس شعار نییە بەس وایە ینی بە تۆ بڵێن کوڕەکەی دان کچەکەت نازانی بڵێ کامیان باشە ئەتوانم مقنعیم بۆ وەڵام ئەتوانم دەدان لە بڵێم لە گۆرانی بێژەکان ئۆکە یەکی هەڵەبژێرم بەس من گۆرانیم بۆ هەڵوێست هەردی کیژانخان بانە شێروان وا نەوید و ئەوانە کردووە کە هەر یەکی تڕاکی وایەنەیە کە زۆر حەزم لێ بووە بۆ سەناخان بۆ سەبیرەخان ئیتر زۆر نێو هەیە بەس تەنیام کیژان ئیبراهیم خەیات ئەو هەڵەبژێرم کە ڕایگرم تێکست و ئاوازی خۆم بوو بە دەنگێکی زۆر زۆر پر لە هەست و پر لە تەکنیکی کیژانخان وتراوە کە هەتا هەتایە حەزەکەم هەبێ ئەویشە ئەڵێ تەنیام زۆر تەنیام دیسان پەرێشانم دوای کە مۆنتاژتان کرد تۆزێک لە ئیشەکە دانێن ئینی کیژانخان تەنیام زۆر تەنیام ئەی پێچوانەکەیم پێ بڵێ بڵێم هەموو بەرهەمەکان بهێڵەرەوە یەک دانە بسرەرەوە شەڕم بۆ دروستەکەی
ئەمەیان ئاسانە دانی بەرهەمێکی خۆدا چەند باشم یارمەتی تەیە ئەمەیان ئاسانە مەسەلەن هەنێک بەرهەمی خۆم هەبوو کە بەڕاستی پێویست نەبوو بیکەم پاریان پێرار گۆرانیەکم کرد با بزانم ناوەکەی نازام ناوی چی بوو بەس پێویست نەبوو بیکەم چونکە کە بڵاوم کردەوە نەڤیوەیەکی باشی هەبوو نەخۆم حەزم لێ بوو جۆی لێ بگرم ئێستاش لەوانێ لێ ڕۆشتم بیسرمەوە لە یوتیوب بکەم لە جای بەرنامەکەی من بڕیارە چون بەبیری تێنامەوە بەڕاستی هەنێک ئیش هەروایان بەبێ سۆحبەتێکی ینی هەنێک ئیش پێویست ناکا بیکەی ینی ئیش نەکەی باشترە لەوەی کە هەنێک ئیش بکەی کە دوای لێ پەشیمان بی خەی ناکە تۆ لەوانەیە 6 مانگ تڕاکت نەبێ باشە بەس لە دوای 6 مانگ تڕاکێک بکەی کە لە دڵەوە چێژی لێ ببینی و سەریشت بەرز بێ و خەڵکیش حەزیان لێبێ یعنی پێشنیارم بۆ هەموو هونەرمەندەکانە هەنێک جار ئیش نەکردن باشتر لەوەی کە هەر ئیشە قبول بکەی وڵایت بکەیتەوە هەتا ئێستا چەند کۆمنت دوو کۆمنتمان ماوە لەگەڵ زۆرێک لە هونەرمەندەکان ئیشت کردو وەک باسمان کرد ئیشی کارت کردووە لەگەڵ هەمویان زۆربەی زۆریان کارکردن لەگەڵ کامیان زۆر ناخۆشە یا زۆر ماندووتەکە زۆر ئیزعاجە وەکو بڵێم نێوی شخص بێنم نییە بەس شمولی زۆر لە گۆرایان بێژەکانە بێت ئەوە سەلیقەی منە مناڵم ئەوان غەڵەتن بەس بە ئەم حەزم لەم ئیشانە نییە کە گۆرایان بێت 70 جار وەکاڵ ئەڵێتەوە ئایت خوا کاگەشم با بێم ئەم vێ ئێرم بە نوعێک بوتوە خوا بە ئەوە چاکەم اینجا بۆی دانی دارێکتر دێت ئەرێ ئەزانی ئەلێرە نەبرێکی باشترە توان بکەم حەزم لەو شتان نییە من ئەڵم وەکاڵ یەکەم جار و دوو هەم جار هەستت تەواوە باشترین وەکاڵی خۆت ئەو کاتە ڕێکۆرد دەکەی چۆنە مەسەلەن کیژانی برایم خات یەک جار وەکاڵ ڕێکۆرد دەکا ئەی ئەو برادرە تازەیمان دوو ڕۆژە گۆرانیاڵێ بۆ بە 70 جار وەکاڵ بڵێتەوە ینی کیژان خام بەخە تۆ نازانە کە یەک جار وەکاڵێکیاڵێ ئۆکەی سەوتەکە کێشەی یابێت بۆ نمونە قوڕگی نەخۆش بێت بۆ نمونە نەشازەکەی ئەوەنە زۆر بێت کە چاک نەکرێ سەرسرم سەرچاوم بەس هەر شەوێک ئەخەویت و خەون بە نەبرەیەکی تازا بین و بەیانی بێم ڕکۆردکەم هەستت بۆ نامێنێ بۆ ئیشەکە منیش هەست و تااقەتم نامنێ ئیشکردن لەگەڵەوانە تۆزە قورسە ناوی کەسمان پێناڵ شتی تریش با باسکەم بۆ نمونە هەنێک گۆرانی بێژیشن لەگەڵ ڕێزم دووبارە بۆ سەلیقەی هەمویان حەزەکەن گۆرانێکە هەمووی ڤۆکاڵ بێت سەوتیان ئەلێرە بێ موسیقا ئەلێرە بێ کاکە میکە تە ناو کاڵەکەت بڵاوکەوە ینی بە تەپڵێک و دانیشە گۆرانی بڵێ من بۆ دانیشم ئاکۆرد بنووسمەوە بۆ 2 هەفتە ئەرنج بکەم مادم تۆ ئەمەنەت سیقە بەخۆ هەی و ئەڵەی بەڵدانگی من دەفڵان نییە ئەو شتان نییە ینی هەموو شتێک لیڤڵە لیڤڵ ئەبێ ڕێز لە جۆگر بگرین جۆگر کە بۆ نمونە منێک وەکو مۆزیسیێنێک وەکو ئەرەنجێرێک کاتی زۆر دانم بۆ ئەرەنجی موسیقا کە حەزەکەم شتەکان بە جۆی خەڵک بگات اینجا ئەم موسیقایەکە لەگەڵ ئەم دەنگە پێکەوە ماچ ئەبن و شتەکە جوان دەرێت سارناوەکەم پێناڵی چێکە ناوی کەسێک زۆرن باش زۆر نەزان باز دوای لە کۆمنت بنووسن من کاگەفشین تەمەنێکی درێژە زیاتر لە 12 ساڵت کە تۆ بە چڕی کارەکەیت بەڵام ئەم ماوانەی کۆتایی دەنگدانەوەیکی باشت پەیدا کرد ئەمە چۆن بوو پرسیارێکی جوانە یەکەم شت لە هەر ئیشێکە من مۆتەقدم بەوە کە تۆ نەرم ئیش بکەی بڕۆیتە سەرەوە تەجروبە وەرگیری بڕۆیتە سەرەوە لەوانەیە هەموو کات وانە بێ بەس ئەگەر دیقەت بین هەنێک کەس لە پڕ ئاوا ئەڕوون لە پڕش دابەزن ئەوە هی ئەوەی کە تۆ بەبێ بەرنامە سەرەکەوی باشە وتم ئەم قسەی لەوانەیە هەموو کات وانە بێ بەس من بۆ ژیانی خۆم پرۆگرام ئاوا بووە ڕیشە دروستکەم هەموو کات شتی تازە فێر بم هەموو کات بەشی ئەوەندەی کە ئەگەر نێوبانگەکەیە شتم پێ بێت ینی بە شانس نەچمە سەرەوە ئەکید چەند ساڵی زۆر ئەزەتمان کێشاوە ئەمەش وەکو زۆر کەسی تر سەختیمان کێشاوە شۆنخۆنیمان کێشاوە بێپارەیمان کێشاوە بە ئیمکانیاتیمان کێشاوە غەریبیمان کێشاوە لە هەموو شوێنێک ئیشمان کردووە بەس بۆ هەر گەورە بوونێک تۆ ئەبێ سەختی بکێشی ئەبێ بڕوخەی ئەبێ تەجروبە وەرگری اینجا
باسی گەورەبوون ناکەم اینجا بگە نقطەیە کە بڵێ بەڵێ کەم خەریکم فێریشتی تازا بم و کەم خەریکم بە هەدەفی خۆم نزیکترە بم و کاگەفچین چۆن فرێم هەموو کاراکەوی چونکە حەزم لێتی کە هەر ئیشێکت خۆش ویست هیچ کاتێک هەست بە ماندووبوون ناکەی هیچ کاتێک پێت ئەڵێم دانیشتوم 10 سعات لە پشت کۆمپیوتەر و بە خۆم نەزانیوە ئەو کەسانی کە ئیشی خۆیان خۆشەوێت هەمە توان سەرکەوتوو بن هەم ئەوەی کە من ئێستا کە ئاچمە ئیستودیۆ بۆ ئیش من بە چێژەوە ڕۆم ناڵم بابا دیسان ئیش ئەوە نییە ئەڵەمێک گیان ئیشی تازە ئەوە زۆر گرنگە تۆزێک لە مۆعیدا شتم بیرێتێتەوە خراپم گرتی بۆ باکستێژ مۆزوعی مۆعید من کۆمنتەکەم تەواو بۆ گەر تۆ شتێکت نەما بێت من سپاسی ئێواکەم سپاس بۆ بوونتان سپاس بۆ پرۆگرامە جوانەکەتان سپاس کە ئەبنەهۆی ئەوەی کە هەنێک شت بۆ خەڵک ڕوون بێتەوە تەجروبەی خۆشتان بە خەڵک پیشانە دون هەر سەرکەوتوو بن و دەستان خۆش زۆر سپاس پرۆگرامی ئەم جارەی نۆ کۆمنتیش کۆتایی پێهات تا میوانێکی تر و نۆ کۆمنتی تر ئاسوودە بن.